ئەمڕۆ لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕۆژی بایکۆت و گردبوونەوە بوو. لە پارێزگای دهۆکیش 15 حاڵەتی نەخۆشی ئایدس تۆمارکراون. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕۆژی بایکۆت لە دەوام بوو بۆ موچە کە موچەیان دواکەوتووە، هەروەها گردبوونەوەش بۆ بابەتی دامەزراندن. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین مامۆستایانی هەردوو قوتابخانەی گوندەکانی شوێنێ و سونێکە کەوتونەتە سەر سنوور، بایکۆتیان ڕاگەیاند و ئەڵێن تام و چەوەر نەگرن دەرگای قوتابخانەکانیان ناخەنەوە. لە سلێمانیش پزیشکانی نیشتەجێی خولاو بۆ ڕۆژی دووەم لەسەر یەک لە بەردەم بەڕێوەبەراتی تەندروستی و پارێزگایە گردبوونەوە ئەڵێن کاتی دەوامیان زیاد کراوە و هەڕەشەی بایکۆت ئەکەن. لا شارە زوریش کارمەندان و پزیشکانی فریاکەوتنی نەخۆشخانەی گشتی شەهید ڕەوبەک بایکۆتی دەوامیان ڕاگەیاندووە. فەرمانبەرانی دادگای بەرایی دەربەندی خانیش ئەمڕۆ یەکشەممە بەهۆی پێنەدان و دواکەوتنی موچەکانیان بایکۆتی دەوامیان کرد. لە هەولێریش کارمەندانی گرێبەستی تەندروستی کە ژمارەیان 890 فەرمان بەرەو ساڵانێکە خزمەت ئەەکەن داوا ئەکەن دابمەزرێن و بکرێن بە هەمیشەیی. لەمە دووە هاوڵاتیانی هەڵەبجە و هەورەمان ئۆتۆمبیلەکانتان پڕ بکەن لە بەنزین و لە مەرزی شوشمێوە بپەڕنەوە بە وڵاتی ئێران و گەشتی خۆتان بەبێ کێشە بکەن. ئەمڕۆ 1/12 بە شێوێکی فەرمی هاتوچۆی ئۆتۆمبیلی گەشتیاران لە هەردوو دیوی هەرێمی کوردستان و وڵاتی ئێران دەستی پێکردووە. نوخشەناسیح کا قایمقامی پارێزگای هەڵەبجێ بە 1964 ڕاگەیان دوای ئەوەی مانگی و ڕابردوو لەگەڵ قایمقامی شاری پاوە کۆبۆتەوە بە مەبەستی چارەسەرکردنی و کێشانەی کە هەبوون لە دەواازەکەدا و کێشەکان دەڵێت چارەسەر کراون. ئەم هاتوچۆیش ئاسانکاریەکی زۆر بۆ گەشتیارانی هەردوولا دروست دەکات. چیتر پێویست ناکات بۆ بردننی ئۆتۆمبیلی تایبەت گەشتیارانی هەڵەبجە و هەورامان بچنە دەواازەکانی دیکە و ڕێگەیەکی دوورتر ببڕن، هەر لێرەوە واتە لە سنوورەکانی خۆیان بە هەمان تێچوو گەشت ئەتوانن بکەن. ئایدس نەخۆشێکی قورس و ترسناکە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی بوو. ئەم نەخۆشی هەرچەندە ڕێژەکەی کەمە، بەڵام لە پارێزگای دهۆک لە زیادبووندایە. لە پارێزگای دهۆک 15 حاڵەتی نەخۆشی ئایدس تۆمارکراون. بەرپرسی هۆبەی نەخۆشە گوازراوەکانی شەڵێت ئەم ساڵ 3 حاڵەتی نەخۆشی ئایدس تۆمارکراون. لە ساڵی ڕابردووش تەنیا 2 حاڵەتیان هەبووە. دکتۆر سەگڤان حەسەن بەرپرسی هۆبەی نەخۆشیە گوازراوەکان لە تەندروستی دهۆک با 1964 ڕاگەیان تەنیا ئەم ساڵ 3 حاڵەتی نەخۆشی ئایدس لە پارێزگاکەیان تۆمارکراون. لە سنووری پارێزگای دهۆک 15 کەس تووشی نەخۆشیەکە بوونە کە 11 کەسیان پیاون و 4 کەسیشیان ژنن. وتیشی توش بەکان 13 کەسیان خەڵکی دهۆکن، بەڵام لە دەرەوەی وڵات ئەژین و 3 کەسەکەی دیکەش هاوڵاتی پارێزگای دهۆکن و تەمەنیان لە نێوان 15 بۆ 40 ساڵیدایە. گۆشتفرۆشێکی سلێمانی قۆڵی لێ هەڵماڵیوە و نرخی گۆشتی بە بڕێکی زۆر دامەزاندووە بۆ هەر کیلۆیەکی گوێرەکە و بەرخیش نزیکەی 5,000 دیناری لێ کردوتەوە. یەکێک لە گۆشتفرۆشەکان کە دوکانەکە یەکەوێتە گەڕەکی چوارباغی شاری سلەیمانی بۆ ماوەی مانجێک نرخی گۆشتی دابەزاندوە و خاوەنەکەی ئەڵێت بڕیارم داوە نەهێڵین گۆشت لە پارێزگای سلەیمانی گران بێت و قازانجیش دەکەین. یەحیا سعدون خاوەنی دوکانەکەی خەڵکی مووسڵە، بەڵام بە کوردیەکی ڕەوان قسەی بۆ 1964 کردووە. دەڵێت نرخی کیلۆیەک گۆشتی گوێرەکەی خۆماڵیمان کردووە بە 9,000 دینار و سوپاس بۆخوا خێریشی لێ دەکەین. نرخی کیلۆیەک گۆشتی گوێرەکە لە بازار بە 15,000 دینارە و ئەمیش دەیدات بە تەنیا 9,000 دینار. بەرخیش کیلۆی بە 20,000 و ئەم گۆشت فرۆشە 1 کیلۆی ئەداد بە 15,000 دینار. بەرەو جەژنەکانی سەری ساڵ ئەچین. دیارە هەر کاتێک باسی سەری ساڵ بکرێت باسی گەشت بۆ وڵاتان ئەکرێت، بەڵام لیستێک بڵاو کراوەتەوە، لیستێکی ترسناکە. ئاماژەی بەوە کردووە کە ئەو وڵاتانە ترسناکن نەکەن سەردانیان بکەن. لیستەکە عێراقیشی تێدایە. عێراق وەکو یەکێک لە وڵاتانەی کە مەترسی لەسەرە و هۆشداری دراوەتە خەڵکانی دەرەوەی عێراق کە سەردانی وڵاتی عێراق نەکەن. دیارە هۆکاری هەموو ئەو وڵاتانە کە خراونەتە ناو ئەو لیستە بارودۆخی سیاسە، بارودۆخی ئابوووریە هەر وڵاتە و بۆ خۆی کێشەیەکی هەیە. ئەو لیستە لەلایەن وەزارەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڵاو کراوەتەوە. دیارە ئەوان لە ڕێگەی لیژنە تایبەتەکانی خۆیان هەڵسەنگاندنیان بۆ ئەو وڵاتە کردووە و
ئەو ئەنجامەیان داوەتە دەست. ئەو لیستەی کە بڵاو کراوەتەوە ناوی 22 وڵاتی تێدایە لە هەموو پارچەکانی جیهان. عێراق لە ڕیزبەندی حوتەمدایە، بەڵام بە هیچ شێوەیەک باسی هەرێمی کوردستان نەکراوە، چونکە هەرێمی کوردستان لە هەموو جەژن و بۆنەکاندا گەشتیاری دەرەوە و بیانی سەردانی ئەەکەن. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.